دکتۆر نەبەس نەوزاد پسپۆڕی ئابووری لە ستۆدیۆ لەگەڵمان دەبێت. کاک نەبەس زۆر بەخێر بێ. لە گرافیکەکە باسی خستنە ڕووی دۆلارمان کرد. کەمی خستنە ڕووی دۆلار لە بازاڕەکانی عێراق وای کردووە کە بەهای دینار بەرامبەر بە دۆلار دابەزین تۆمار بکات. ئەمە یەکێکە لە هۆکارەکان. بەڵام تا دێت بانکی ناوەندی عێراق کەمتر دۆلار دەخاتە بازاڕەوە. چ کاردانەوەیشی دەبێت، چ کاریگەریشی دەبێت؟ سڵاتان لێبێ، سڵاو لە بینەران. طبعا خستنە ڕووی دۆلار یاخود خستنە بازاری دۆلار لەلایەن حکوومەتی عێراقیەوە ئەمە هۆکارێکە بۆی کە بەهای دینار ڕوو لە دابەزیم کا لە مانگی دیسەمبەرەوە و دیارە حکوومەتی عێراقی لە جیاتیەوەی کە کێشەکان بەرەو باشتر بڕۆن بەرەو خراپتر دەڕۆن وەکو باسی کرد لە راپۆرتەکەتە و بڕیار بوو تاوەکو بیستی مانگ حکوومەتی عێراقی بانکی ناوەندی عێراقی گوایە بەهای دۆلار جارێکی تردا دەبەزێتەوە بۆ بەها ئاسایەکەی خۆی، نرخە ئاسایەکەی خۆی کە 147 باشە. بەڵام بەداخەوە ئەو لێدوانانەی کە بانکی ناوەندی حکوومەتی عێراقی زیاتر وا لە بزنسمانەکان زیاتر وا لە بازاڕی عێراقی دەکەن کەەوە متمانان نەمێنێ بە بانکی ناوەندی حکوومەتی عێراقی و ئەمەش کاریگەری نەرێنی زۆر زیاتری لەسەر. بۆ من پێم وایە ئەو لێدوانانەی کە بانکی عێراقی دەیدا لە ماوەی ڕابردوو کێشەکانی زیاتر ئالۆز کردو وەکو چارەسەری کێشەکان. بۆیە ینی پێشنیار دەکەم کە بانکی ناوەندی حکوومەتی عێراقی خۆی لە لێدوان لەم جۆرە لێدوانانە بە دوور بگرێت تاوەکو دەرەچەیەکی ڕوونیان دەست دەکەوێت بۆ ئەی بتوانن بەهای دۆلار وەکو جارانی بکەنەوە. دکتۆر لەبارەی بڕی دۆلار لە بازاڕەکانی عێراق یاخود لە بانکی ناوەندی عێراق ئەوان ئەڵێن ئێمە مانگانە بای 10 ملیار دۆلار نەوت دەفرۆشین و یەدەجی درای بیانیمان نزیکەی 100 ملیار دۆلارە. ئەی بۆچی ناتوانن بڕی پارەی پێویستی دۆلار بخەنە بازاڕەکانەوە؟ خۆی لە عێراقدا کێشەی نییە بەناوی کێشەی ینی کێشە نییە ئەوەی کە بەهای دۆلار و بەهای دینار ئەوانە کێشە نییە. کێشەکە زیاتر سیاسیە و پەیوەندی بە کۆمەڵە لایەنی دەرەچیەوە هەیە و پێم وایە تاوەکو کێشە سیاسەکان چارەسەر نەکرێ خەڵکی عێراقی بە دەرەجەیەک دەبێتە قوربانی ئەم دۆخەی کە هەیە، چونکە بەڕاستی ئیدارەدانێکی خراپی ئەو پارێ هەیە کە دێتە عێراقەوە، چونکە عێراق ئەو نەوتەی کە هەیەی بە دۆلار دەیفرۆشێ. وەکو باسمان کرد کە ما کەمی دۆلار لە بازاڕەکانی عێراق هۆکارێک نییە. قسەکانتم بڕی و چینە ڕاستەخۆکە فەرموو هەروەکو ئاماژەمان پێکرد لە عێراقدا شتێ نییە بەناوی کێشەی ئابووری کێشەی دارایی، چونکە عێراق لە باشترین بارودۆخی ئابووری هۆکارەکەی چێ؟ هۆکارەکەی زیاتر سیاسیە، ینی هۆکارەکە نێک زیاتر سیاسی، ینی دەتوانم بڵم هۆکاری سەرەکی ئەم دۆخەی کە ئێستا دروست بووە سیاسیە و پەیوەندی بۆ ئابلوخە ئابووریەوە هەیە کە حکوومەتی ئەمریکا خسوەتی سەر حکوومەتی ئێران و عێراقش دەونێوەندەدا ناڵم بۆتە قوربانی، چونکە قوربانی زۆر جار تۆ ینی پێشتر ئاگدار کراوەتەوە حکوومەتی عێراقی چەندین جار هۆشداری پێدراوە و عێراق بۆتە هۆکارێک بۆی ئەو ئابلوقەیە کە لەسەر ئێراندا هەیە ئەو ئابلوقەیە بشکە، هەم لە ڕێگەی میلیشیاکانە هەم لە ڕێگەی کۆمەڵە گروپ نزیکی حکوومەتی ئێرانین، هەمیش لە ڕێگەی قاچاقەوە حکوومەتی عێراقی ئەو ئابلوقەی شکاندووە کە لەسەر ئێراندا بە فەرمینە بەڵام بە شێوەیەکی نافەرمی. ئەو ئامێرەی سۆنارەی کە دەیانەوێت دای بنێن لە ڕێگە سەرچەکان هیچ کاریگەری دەبێت لەسەرەوەی کە ڕێگەری لە بردنە دەرەوەی دۆلار من پێم وانە، چونکە ئەوەی کە ئێستا هەیە شتێکی ناڕێکخراو نییە بەڵکو شتێکی ڕێکخراوە و حکوومەتی عێراقیش دەزانێت چەند هۆکارەکانی و تاوانبارانش دەزانێت چەند و لە پێشچای حکوومەتی عێراقیش دەسوڕێنەوە و بەشێکی حکوومەتی عێراقی بەشدارە لەم پرۆسەیە، ینی بەشێکن لەو کێشەیە کە ئێستا دروست بووە. بۆیە دانانی ئامێری سۆنەر یاخود داخستنی بازاری دراوەکان یاخود دەستگیرکردنی چەند کەسە لە بازاری دراوەکان ئەمانە ڕێوشێن نین تاوەکو ئێمە بتوانین چارەسەری ئەو دۆخە بکەین، بەڵکو ئەمانە تەنها بۆ کاری میدیایە بۆ ئەوەی کە بڵێ کە ئێمەش ڕێوشێنی گرنگ. باشە دەستێوەردان لە سیاسەتی بانکی ناوەندی عێراق دەکرێت؟ بێگومان بانکی ناوەندی عێراقی ئەوان دروستە ئەگەر وەکو قانونی یاسا ئەوان دەسەڵاتێکی زۆریان هەیە سربەخۆن، بەڵام کاتێک کە دێتە سەر بڕیارەکانیان کاتێک کە دێتە سەر سیاسەتی نەختینەی عێراقی کۆمەڵێک فاکتەری دەرەچی هەیە کە دش بەیەکن، ینی کێشەکە وێ فاکتەرەکان دش بەیەکن، حکوومەتی ئەمریکا لەلایەک حکوومەتی ئێرانی لەلایەک ئەمانە هەردووچیان دش بەیەکن و کاریگەری زۆریان لەسەر بڕیارەکانی بانکی ناوەندی عێراقی. باشە ئەو دەنگوانەی کە ئێستا لە میدیاکانی جیهان و ناوخۆش بڵاو دەبێتەوە بابەتی سویفت بانک حواڵەکردنی دۆلاری عێراق ئەگەر بێت و عێراق بێتە ژێرباری و بابەتە ئەم بەهانەشی بڕی
پێت وایە بەهای دۆلار یاخود بەهای دینار بگەڕێتەوە دۆخی جارانی؟ من پێم وایە ئەگەر حکوومەتی عراقی بڕیارێکی سیاسی گرنگ نەدا بڕیارێکی سیاسی بەهێز نەدا بۆ ئەوەی ڕێگری لە بە قاچاقبردنی دراوی عراقی بۆ وڵاتانی دراوسێ بکە هیچ چارەسەرێ بۆم کێشەیە نییە بەڵام حکوومەتی عراقی دەتوانێت بە بڕیارێکی تۆکمە یعنی ئەو بڕیارە ئاسان نییە چونکە کۆمەڵە لێکەوتی سیاسیشی دەبێت لە دوایدا لەوانێت بێتە هۆی دروستبوونی کۆمەڵی کێشەی سکیوریتیش بەڵام ئەگەر حکوومەتی عراقی بەم شێوەیە تەماشای دۆخەکە بکە و هیچ هەنگاوێکی کردداری عملی نەنێ بۆ ڕێگریکردن بواقعانە لە بە قاچاقبردن یا خۆسبیکردنەوەی پارەی عراقی بنەدەرەوەی دۆلاری وەک سزایەک دەبینی بەسەر عێراق؟ ئەمە سزایەکە یعنی زۆر بەڕوونی ئەمە سزایەکە بەسەر عراقدا و سیاسەتی حکوومەتی عراقی لە ماوەی ڕابردوو هۆکارێکە بۆەوەی کە ئەم دۆخە دروست بووە بەتابەتی ئەم حکوومەتەنەوەی کە ئێستا لەسەر کارە ینی نزیکاتێکیان هەیە لەگەڵ ئێراندا دیارە چەندین جار ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هۆشداری داوە و ئەم هۆشداریە بە وڵاتانی دراوسێش دراوە پێشتر جێبەجێیان نەکردو لە ئەنجامدا بەهای دراوەکان ئەوەیە کە ئێستا دەبینین بۆ من پێم وایە ئەگەر عراقش حکوومەتی عراقش بڕیاری بەپەلە نەدا بڕیاری ڕاستەقینە نەدا کێشەکە خراپتر دەبێت لە کۆتاییدا هاوڵاتی عراقی دەبێت بە قوربانی نەوەکو حکوومەتی عراقی حکوومەتی عراقی بەرژەوەندی عراق حکوومەتی عراقی ئێستا بەحەتە زۆر سپاس دکتۆر نەبەز نەوزاد پسپۆڕی ئابووری سپاس کە لەگەڵمان سپاس بێ باش